سەرەتا سوپاس بۆ ئەو هەلێکە بە من نەدیا لێرا قسە بکەم بەس من ئەو ڕێی کە ئەو باسی ئەو شانی کە ئەو باسی ئەکا ینی باڵاپۆشی ڕێگریر نییە لەوەی کە ئافرەتێک بەهرەکانی هەیەی دەری بخا. یعنی ئێمە هاوسەری پێغەمبەر دوودی خۆی لەسەر بێ هەمانە کە گەورە بازرگانی مەکە بووە کاتێک کە چوتە لای پیاوانی قوڕش هەستاون لەبەری کە چ جای بگا بۆی باڵاپۆش بووی ئەو هاوسەری پێغەمبەرمان بووە کە هاوسەری کەسێکە کە سەروەری ئێمە و ڕێگەی زۆر ڕاستی بۆ ئێمە داناوە. یعنی باڵاپۆشی ڕەزم هەیە بۆ زۆر کەس تۆ مامۆستایەکی لە بەردەم ئێمە وەستاوی باڵاپۆشیت ئەوە تا بەرنامەیەک پێش ئشەکەی کە بە سەدەها کەس ئەیبینێ یعنی چه غەڵەتێکی تایە کە لەوەی باڵاپۆش بی یعنی ئەو باڵاپۆشیە من جەستەی خۆمدا پۆشیوە ئەبێ ڕێگر بێ لەوەی کە من بەهرەکانی کە لە ناو جەستەما هەیە و حەز ئەەکەم دەری بڕم ئەبێ ڕێگر بێ لەوە و یعنی ئەوەی کە بۆتە هۆی ڕێگریکردن ئێمە خۆمان بە هەمان شێوەی خۆی ئەڵێ ئافرەتەکان ئێمە خۆمان بوونێتە ڕێگری ئەوەی کە باڵاپۆشی کەم بکرێتەوانێ ڕێگری لە باڵاپۆشی بکرێ. ئەوونە ئافرەتی زۆر ئافرەتمان هەیە لە عنی کە سپوریشە زۆر لە من بەڕێسترەکەم باڵاپۆشم لەوانەیە ڕاز نییە بە باڵاپۆشی هەموو شتێک بێ بەڵام باڵاپۆشیش ڕێگری نییە لەوەی کە بەهرەکانی خۆمان بشارینەوە و دەری نەخەین.